الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه ومن صار على دربه وتمسك بمنهجه إلى يوم الدين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و سەڵەوات و میهرەبانی خوای گەورە برژێ بەسەر دڵ و دەرونی هەموومان. خۆشحاڵم ئەو جارش بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. خۆشەویستانم، یەکێک لەو شوێنانەی کە مەلائیکەتی خوا خڕ دەبنەوە کاتێکەوە پیاوێکی ساڵح ئەمرێتن. سبحان الله، هەر کاتێک پیاوێکی ساڵح ئەمرێ مەلائیکەتی خوا دەورەی لێ ئەدەن. لە کاتی مردنیدا موژدەی ئەدەنێ، پێی ئەڵێن عاجز مەبە، خەفەت پار مەبە، غەم مەخۆ، چکە ئەچیتەوە لای خوایەکی ڕەحمان و ڕەحیم. ئەگەر ماڵ و منداڵیشت بەجێ دێڵی و خوا هەیە و ئەوان خوا سەرپەرشتیان دەکا و هەر بۆ خۆی ڕزق و ڕۆزیان دەداتن. ئەو پیاوە ساڵحە چەند بە ئارامی دەمریتن، چەند بە دڵخۆشی دەمریتن، چەند بە مطمئینی دنیا بەجێ دێلیتن. سبحان الله، هەمومان کە دەمرین جارێ زوو غەم و پەژارەی ماڵ و منداڵ ئێمە قەلق دەکا و مشەوەش دەکا و دڵمان ناڕەحەت دەکا. ئەو مەلائیکەتانە لێ ناگەڕێن تۆ بە ناڕەحەتی بمری، لێ ناگەڕێن تۆ بە دڵ نامورتاحی بمری، بەڵکو لەسەرە مەرگدا لەگەڵتن پێت دەڵێن موژدەت ئەدەنێ کە ئەچیەوە لای خوای ڕەحمان و ڕەحیم، موژدەت ئەدەنێ کە خوایەکی عەزیم و میهرەبان چاوەڕوانت دەکا. هەزاران مەلائیکەتی خوا لە ئیستیقبالتدان. پاشانیش مەترسێ، غەم مەخۆ، عاجز مەبە لەو کەسانی کە بەجێیان دێڵی. هەموو عایدی خوان و خوای میهرەبان بۆ خۆی سەرپەرشتیان دەکاتن. کاتێک کە ئەم پیاوە ساڵحە ڕوحی تەسلیم کرد، سبحان الله، ئەم مەلائیکەتانە بەجێ نایەڵن، دەورەی لێ ئەدەن، حتا ئەی بەنە قەبرستان و ئەی شارنەوە ئەو مەلائیکەتانە لەگەری دەڕۆن. جارێکیان سەحابەیەک ئەفەرمووی سەحابەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وفاتی کردبوو. تی لە ژوورەکەی خۆیان دانابوو، ژوورەکەی یەک سەحابەی لێبوو، لەولای ئەوە پارێ دابووە. کوتی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم هاتە ژۆرێ، زۆر بە هەسپایی ئەو های دەکرد، ئەو های دەکرد، ئەو ها دەڕۆی. تێمی زۆرم پێسەیری بوو، گوتم یا ڕەسوول الله صلی الله عەلەیه وسەلەم، بۆوە یعنی پاس دەدەی شەقاو داوێی، خۆ کەس لە غورفەکەی نی غەیری فلانی. فەرمی نا وەڵڵاهی ئەو غورفەیە پڕی مەلائیکەتە، یەک شوێن نما من لێ دانیشم ئیلا مەلائیکەتێک باڵی خۆی برن کردیە و لەسەر باڵەکەی دانیشتومە. سبحان الله، سبحان الله. بزانە کاتێکە پیاوێکی ساڵح وەلیەکی خوای گەورە ئەمریتن و ڕۆحی تەسلیم ئەکا و بەرەو خوا ئەگەڕێتەوە، بزانە مەلائیکەتەکان چۆن دەورەی لێ ئەدەن، بزانە چۆن لە دەورەی خڕ بووینەوە. یا ڕەبی، بۆیە کاتێکە سەعدی کوڕی موعاذ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی وفاتی فەرموو، سبحان الله، وەکو لە حەدیسی پێغەمبەردا هاتووە عەلەیهی سەڵات وسەلام، 7,000 مەلائیکەت بەشداری ناشنەکەیان کرد، بەشداری ناشنەکەیان کرد. حتا منافقەکان هەندێکیان ئەوەکەیان هەرگرتە بوو، مەیتەکەیان هەرگرتە بوو، دارەبازەکەیان هەرگرتە بوو. ئەیان گوت ماشەڵڵا سەعەد چەند سووکە، ماڵعلم سەعەد زۆر زەلامەتی بە هەیکەل و ئەوە بوو، ینی بە هەیکەل و بە هەیبەت بوو، زۆر زەلامەتی زەخم بوو. دەیان گوت ماشەڵڵا ئەوەندە وەزنی خەفیف و وەزنی سووکە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی وەڵڵاهی مەلائیکەتی خوا لەسەر شانی خۆیان داناوە و ئەوانەش نازانن. مەلائیکەتی خوا، حتا دارەبازەکە مەلائیکەتی خوا هەری ئەگرن و ئەیبەن بۆ قەبرستان. سبحان الله. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم کاتێک کە ئەڕۆیشت لە 2 سەعەت زۆر بە هەسپایی دەڕۆی، ئەوە لەسەر خۆ قاچی دادەنا. تیان یا ڕەسوول الله
صلى الله عليه وسلم ئەبینی زۆر بە هەسپایی دەڕۆی زۆر بە هێواشی دەڕۆی فەرمووی چۆن بە هەسپایی و هێواشی نەڕۆم کە 7,000 مەلائیکەت وا لەگەڵمانن و لەگەڵمان دێنە سەر قەبرستانێ سبحان الله سبحان الله لەم خەڵاتەی سبحان الله لەم تەکریمەی سبحان الله لەو گەورەیەی جابری کوڕی عەبدوڵڵا کاتێک کە باوکی شەهید بوو تەمان بابیان عەدم کردبوو زۆر یعنی مەسەلەن بێلەزەتیان کرد بوو ئەوەندە تیر و شیری پێکەت بوو جابر ئەفەرمێ هاتممە سەر قەبری بابم ینی هەرم داوە و زۆر بێسەر و بەر ببوو تی دەستم بە گریان کرد ئەوەن جابر نۆ خوشکی هەبوو هیچ برای نەبوو نۆ خوشک کە بابی کە شەهید بوو زۆر غەمی خوارد زۆر خەفەتی خوارد دەستی بە گریان کرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی مەگریە جابر مەگریە لا تەبکی مەگریە فەرمی واللهی مەلائیکەتی خوا سێبەریان لێ کردووە هەتا عەسمان حتا برنتان کرد برتان لۆ ناو گۆڕەکەی ئەو مەلائیکەتی خوا سێبەری لێ کردووە سبحان الله مەلائیکەتی خوا سێبەریان لۆ کردووە جا ئازیزانم یەقینتان بێ ئەوانەی کە ساڵحن مەلائیکەتی خوا سبحان الله استقبالیان دەکەن مەلائیکەتی خوا استقبالیان ئەکەن کوڕەکەی شێخ محەممەد متوەلی شەعراوی لە گرتە ڤیدۆیەکی خۆیدا باسی مردنی باوکی ئەکا سبحان الله واللهی بەرجێ بدەنێ سەرتان سۆڕ ئەمینێ ئەفەرمێ پیاوی ئاوا لەو زەمانەی هەیە کە مەلائیکەتانی خوا ئیستقبالی بکەن سبحان الله زۆر گرتە ڤیدۆیەکی خۆشە بەس لێ بدەن لە یوتیوبی لێ بدەن وفات شێخ محەممەد متوەلی شەعراوی بزانە چ دەڵێتن چۆن دەڵێ باوکم پێش ئەوەی وفات بکە گوتی بەم شۆن تی ئێمە شوشتمان خاوێمان کردەوە تی جوانترین جلکم لەبەرکەن قاتێکی نوێمان لەبەر کرد و فەرمووی دانیشت اینجا گوتی بڕۆنە دەرێ مان لەبەر چی تی لەبەرەوە هەندێک میوانم دێن حەز دەکەم بستنە دەرێ تۆڵە ئێمەش چووینە دەرێ سبحان الله گوتی منیش بابە منیش گوتی بەڵێ تۆش کوڕەکەی وابزانام ناوی عەبدولباسیتە تی منیش چوومە دەرێ تی سبحان الله ئەمن ئەوەندەم ئاگا لێ بوو هەر بابم دەگوت عەلەیکوم السەلام عەلەیکوم السەلام عەلەیکوم السەلام سبحان الله ئیتر شتێک کە زۆر دەرێتن پێم خۆشە بە خۆتان جێ بدەنێ ئازیزانم یەقینتان بێ کاتێک کە ئینسانی ساڵح ئافرەتی ساڵح پیاوی ساڵح کەسی ساڵح کە دەمرێتن واللهی مەلائیکەتی خوا لە ژوورەکەی ئەبن مەلائیکەتی خوا سەردانی ئەکەن ئەو مەلائیکەتانە دێن لەگەڵی دەبن حتا مەلەکول مەوت و بخۆی و بە جەماعەتەکەی دێن ڕوحی ئەم پیاوە دەبن ئەوە هەر لە دیار ئەم موسڵمانن پاشان سێبەری لێ ئەکەن سێبەری لێ ئەکەن بە باڵەکەی خۆی ئەوهادای ئەپۆشن حتا ئەو موسڵمانە هەردەگرن بەرەو قەبرستانی ئەبن ئیتر لەگەر خەڵکەکە ئەڕۆن بە قەبرستان ئەڕۆن بۆ قەبرستان حتا ئەیشارنەوە ئینجا وەزیفەیوان تەواو ئەبی و بەجێی دێڵن کۆمەڵێکی تریش لە مەلائیکەتان سبحان الله ئینتزاری مەلەکول مەوت دەکەن کاتێ ڕوحەکەیان پێ و بەرەو ئاسمانی دەبن دەزانی پیاوی وا هەیە بە هەزاران مەلائیکەت ڕاوەستاون لە ئیستقبالیدا هەتا ئەو کابرایە ڕوحی ئەچێتە ئاسمان دەزانی هەندێک پیاوی وا هەن کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بۆ خۆی لە ئیستقبالی ڕوحەکەیدایە سبحان الله سبحان الله سبحان الله پێغەمبەری خوا بەو هەموو عەزەمەت و گەورەی خۆی لە ئیستقبالی ئەو ڕوحە پاکانەدایە کە لە دونیای ژیاون لە ئیستقبالی پیاوە ساڵحەکاندایە لە ئیستقبالی ئەو کەسانەدایە کە ساڵحن لە دنیا کە بۆ خوا ژیان هەموو ژیانیان لە پێناوی خوا بوو کە خوایان لە خۆ تووڕە نەدەکرد و هەموو کاتێک خەریکی ڕەزامەندی خوا بوون بۆیە خوای گەورەش ئەو لەو ئەو بەخشیشی و ئەو عەتا و ئەو خەڵاتیان پێ ئەبەخشی کەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ هەزاران مەلائیکەت سبحان الله دێن ئیستقبالی دەکەن یەکێک لەوانە کە بۆتان بجێڕمەوە کاتێکە لە سزم بووم کوڕێکم لەگەڵ بوو زۆر ساڵح بوو
ئەم کوڕە دەما و دەم بە خزمەت پێغەمبەری ئەگەیشت صلى الله عليه وسلم. جا هەموو هەواڵی پێغەمبەری خوای عليه الصلاة والسلام پێدەگوتم. هیچ جارێک ئەم نەمازانی بوو کە ئەحمەد یاسین خوای گەورە بە شەهیدی قبول بکە و پلە و پایی بەرزکە کە ئەحمەد یاسین شەهید کرایە. ئەحمەد یاسین یەکێکە لەو مسلمانە و مزاهیدانەی کەوا جوولەکەی ناپاک بە ساڕوخێک لە نوێژی بەیانی ئەهاتە دەرێ ڕێمیان کرد و شەهیدیان کرد. دەمان ئەحمەد یاسین کابرایەک بوو هەموو قەلبی مردە بوو بە سەری ئیشی دەکرد. لەگەڵ ئەوەش بە عەرەبانە ئیلا دەبایە بیبەن لۆ نوێژی بەیانی و نوێژەکانی بە جەماعەت بکردبایە. سبحان الله. ئەوجا سەرپەرشتی کۆمەڵێک لە مسلمانانیان دەکرد و کە خەریکی سەحوە و داوە و جیهادکردبوون لە پێناوی خوای گەورەدا. جا ئەو ئەحمەد یاسینە ئێمە نەمازانی بوو لە سجن کە ئەحمەد یاسین فەوتی کردووە وەفاتی کردووە و شەهیدیان کردووە جوولەکە بە تەیارە لێیاندایە. ئەم برادەرم هات گوتی ئەم شۆ خەونێکی زۆر غەریبم دیتووە. تم چ خێر؟ واللهی ئەو شۆ دیتم ئاسمان بە هەزاران مەلائیکەت لێی ڕێز بووە. بە هەزاران مەلائیکەت ئەوە لە ئاسمان سەف ڕێز بوونە. والله ئەمیش زۆرم پێ سەیر بوو. دیتم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پێش هەموو مەلائیکەتەکان ڕاوەستاوە کەئەنەما ئینتیزاری یەکێک دەکات، کەئەنەما یەکێکی زۆر گەورە ئێستا بدێ و ئەوانە هاتوونە ئیستیقبالیان بکەن. وەڵام منیش چوومە پێش و لە کات سەلامم لە پێغەمبەری خوای کرد و عەلەیهی سەڵات وسەلام دەستی مبارەکم ماچ کرد و فەرمووی یا ڕەسوول الله ئەو ئینتیزاری چێ دەکەن؟ ئەو هەموو مەلائیکەتە هاتوون سەف لە پشتت وەستاون، جەنابیشت هاتووی و ڕاوەستای. فەرمووی وەڵە ئێمە هاتووین ئینتیزاری ئەحمەد یاسین دەکەین کە ئێستا شەهید بووە. سبحان الله، سبحان الله. خۆشەویستانم، کەواتە هەن ئەو کەسانی کە لە دنیایێ ئەوەندە عەزیزن لەکن خوای گەورە، ئەوەندە شیرندن لە دڵی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، بۆ خۆی پێغەمبەری خوا ئیستیقبالیان دەکا و بۆ خۆی ئەو هەموو مەلائیکەتانە لە ئیستیقبال و لە پێشوازی ڕۆحی پاچی ئەو کەسەدانە. دەبا مەردی خوا بین. ئێمەش خۆمان ساڵحکەین لەو ڕەمەزانەدا ئیلا بە ساڵحی دەربچین، ئیلا وە بکەین بەڕاستی هیممەت بکەین بینە ڕەزی ساڵحان. لێ بزانە هەموو دوعای پێغەمبەرەکان چۆن بووە؟ ربي اغفر لي وارحمني واجعلني من الصالحين. يان دعاء عزتي يوسف، دعاء عزتي سليمان، ربي أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي وعلى والدي وأدخلني برحمتك في عبادك الصالحين. بزانا دي كواتب براسي مدى بهمت بكين همومان همت بكين فرصة لو رمضان دا با صالح بين باخو من صالح بكين با همت بكين إن شاء الله كاري صالحان بكين بو هر وقتك كأقل روح إشمان درتو همو ملائكتي خوا استقبال من بكنو ولا قلب من ببنو حتى بخصبت رب العالمين دكين تاكو ديدار بخواي قورتان أسبيرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.